کەڤاڵی نێونەتەوەی مەلەوانان لەو هێڵە سنووریە نەبینراوە پەڕینەوە کە مەکسیک و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زەریای ئارامدا دابەش دەکات بۆ بەرزکردنەوەی ئاگایی سەبارەت بە هاوخەمی بۆ کۆچبەران لە تەواوی جیهاندا لە نێو میانی بەرزبوونەوەی مەترسی ئەو گوتارانەی دژ بە کۆچ و کۆچبەرانن. مەبەستەکانی هەڵمەتی مەلەوانی پەڕینەوە لە سنوور بریتیە لە کۆکردنەوەی کۆمەک بۆ سنتەری کۆڵبری بۆ مافەکانی مرۆڤ ئەو گروپەی کە خزمەتگوزاریەکانی بریتین لە کەمکردنەوەی نەهامەتیەکانی ئەو تاکە کەسانی کە ئەندامانی خێزانەکانیان لە کاتی پەڕینەوەیان لە سنوورەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مەکسیکدا گیانیان لەدەستداوە. ئاو هەمومان پێکەوە دەبەستێتەوە. ئەمە ئەوەیە کە من بیری لێ دەکەمەوە. لەناو ئاودا هێڵەکی نەبینراو هەیە و ئێمە هەمومان پێکەوە گرێدراوین. ئێمە هەمومان مرۆڤین و هەموو ژیانێک بەهادارە. ئەمە ئەوەیە کە هەستاوین پێی. پەڕینەوە لە کەناری ئیمپریالی کالیفۆرنیا و مەلەکردن بەرەو دەوروبەری ئەو پەرژینە سنووربەندەی کە ساندیاگۆ لە تیوانی مەکسیک جا دەکاتەوە کە ناوچەیەکی هێمادار بووە. ئەم هەڵمەتە لە کاتێکدایە کە سەرۆک دۆناڵد ترامپ بەڵێنی ئەوەی داوە کە پەرژینە سنووربەندەکان بە درێژایی سنووری تەواوی وڵاتەکە درێژ کاتەوە کە ئەمە بۆتە هۆی توندبوونەوەی بارگشتیەکان لەگەڵ مەکسیکدا کە سەرۆک بە پشتیوانانی خۆی دەڵێت دراوسێ باشووریەکەمان دەبێت پارەکەی بدات. هاوکات 12 کەس لەم هەڵمەتی کۆکردنەوەیدا بەشدار بوون کە پێکاتمون لە مەلەوانان و چالاکوانانی زۆر دوور لەم وڵاتەوە وەک نیوزلەندا و باشووری ئەفریقا و ئیسرائیل. کلیم چامبرسی نیوزلندی بە ڕۆیتەرسی وت کە مەلەوانە نێونەتەوەیەکان ئەوەیان زیاتر زەق کردەوە چۆن مرۆڤایەتی لە دەرەنجامدا لە ڕێگەی زەریاکانەوە یەکدەگرنەوە. مرۆڤایەتی ناڕەحەتێکی زۆر دەچێژێت و ئێمە دەمانەوێت ئەم ڕەوشە پێشانی جیهان بدەین کە ئێمە دەتوانین ببین بەو گۆڕانکاریەی کە دەمانەوێت لەو جیهانەدا بیبینین. دەتوانین گۆڕانکاری بخڵقێنین و ئێمە دەتوانین ئەمە بکەین لەگەڵ سۆز و خۆشەویستیدا. تێکرا هەڵمەتی مەلەکردنەکە 4 کاژێری خان لە کەناری ئیمپریالەوە لە کالیفۆرنیا و دەستی پێکرد تاپ لە ئەزدی لە تیوانە کە هێزی مارێنزی مەکسیک پێشوازیان لێکرد و لە کەنارەکە گردبوونەوە. ئێمە بە پانتایی ئەو ڕێگەیە هاتوین خۆشەویستی خۆمان و کاریگەری فریاگوزاری خۆمان بۆ کۆچبەرانی تەواوی جیهان پیشان بدەین. بەڵام ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەمان هەیە لە ئەفریقا و لە ئەوروپاش هەمانە. ئەمە گرفتێکی جیهانیە لەبەر ئەوە ئێمە ئەو ڕێگە دوورەمان بڕیوە بۆ ئەوەی خۆشەویستی خۆمان پیشان بدەین و ئێمە بایەق بە مرۆڤایەتی دەدەین. ئەوە ڕاوەستاوە لەسەر مرۆڤەکان کە بایەق بە یەکتری بدەین. بە پێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا برسێتی و توندوتیژی گەورەترین پاڵنەرەکانی کۆچن لە جیهاندا. بە پێی ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان 65 ملیۆن و 300 هزار کەس لە ساڵی 2015دا لە تەواوی جیهاندا ئاوارە بوون کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە شتی وا ڕووی نەداوە و نەبینراوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.